تەنیا لە ڕەمەزاندا زیاتر لە 34,000 تەن کەلوپەلی ماوە بەسەرچوو دەستی بەسەرداگیراوە. وەزیری دارایی واشۆی لەسەر ڕەشنووسی پرۆژەی بودجەی هەرێم کرد. تورکیا دەیەوێت کەمکردنەوەی ئاوی دیجلە و فرات بکاتە کارتی هێرش بۆ سەرپەکەکە. سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باشەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. دوای 8 ساڵ لە نەبوونی یاسای بودجە، ئەمڕۆ وەزیری دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان واشۆی لەسەر ڕەشنووسی پرۆژەی بودجەی هەرێم کرد. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم بڵاوی کردوێتەوە. بەیانی ئەمڕۆ ئاوات شێخ جەناب وەزیری دارایی و ئابووری واژۆی لەسەر ڕەشنووسی پرۆژەی بودجەی هەرێمی کوردستان کرد و ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کردوێتەوە. چاوەڕوان دەکرێت بەم زوانەش حکوومەتی هەرێمی کوردستان ڕەشنووسی پرۆژەکە ڕەوانەی پەرلەمانی کوردستان بکات بۆ ئەوەی دەنگی لەسەر بدرێت و دوای ئەوەی بوو بە یاسا ڕەوانەی ئەنجومەنی وەزیران وەک دەسەڵاتی جێبەجێکردن دەکرێتەوە بۆ ئەوەی کاری پێ بکرێت. هەرێمی کوردستان لە ساڵی 2013ەوە تاوەکو ئێستا خاوەنی یاسای بودجەی خۆی نەبووە و ئەم ساڵیش دوای ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی عێراق و پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی گشتی و جێکردنەوەی پشکی هەرێم تێیدا هەرێم بڕیاریدا خاوەنی یاسای بودجەی خۆی بێت. لە هەرێمی کوردستان تەنیا لەم مانگەدا زیاتر لە 34,000 تەن کەلوپەلی ماوە بەسەرچوو دەستی بەسەرداگیراوە. وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێم ئاشکرای کردووە تەنیا لە مانگی ڕەمەزاندا بڕی 34,327 تەن کەلوپەلی ماوە بەسەرچوو دەستی بەسەرداگیراوە. ئەوەشی ئاشکرا کردووە لە مانگی ڕەمەزاندا 33 کۆگا و دوکان و شوێن بەهۆی سەرپێچیەوە داخراون. ساڵە حەرکی بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە ڕاگەیەندراوێکدا ئاشکرای کردووە زیاتر لە 9,000 جار لە هەر سێ پارێزگاکەی هەرێم و ئیدارەی گەرمیان تیمەکانی چاودێری بازرگانی سەردانی شوێن و دوکان و مۆڵ و شوێنە بازرگانیەکانی کردووە و تووشێتی 197 سەرپێکی جۆرا و جۆریان دیاری کردووە و بە بڕی زیاتر لە 16 ملیۆن دیناری عێراقی سزای ئەو کەسانە دراوە کە سەرپێچیان کردووە. لە یادی 59 ساڵی تەمەنی دایکەتی مامۆستایانی کوردستان داوای لە حکوومەتی هەرێم کرد ژمارەیەکی بانکی بۆ ئەو موچانە بکاتەوە کە لە چەند ساڵی ڕابردوودا بە شێوازی جیاواز لێیان بڕاوە. یەکێتی مامۆستایانی کوردستان لە پەیامێکدا کە بە بۆنەی ساڵیادی 59 ساڵی تەمەنیەوە بڵاوی کردوێتەوە داوا لە حکوومەتی هەرێم دەکات لێبڕینی موچە کۆتایی پێبهێنێت و داواشی کردووە ژمارەی بانکی بۆ تەواوی مامۆستایان بکرێتەوە و ئەو موچانەی تیادا جێ بکرێتەوە کە لە ڕابردوودا بەهۆی پاشەکەوت و لێبڕینەوە نەدراون. هاوکات دەستپێکردنەوەی دەوام بە گرنگ دەزانێت و داوای کردووە وەک خۆی جێبەجێ بکرێت و سەرەتای ساڵی ئایندەش ماوەیەکی گونجاو کە لە مانگێک کەمتر نەبێت تەرخان بکرێت بۆ پێداچوونەوە بە بابەتەکان لە هەموو قۆناغەکانی خوێندن. تورکیا دەوێت کەمکردنەوەی ئاوی دیجلە و فرات بکاتە فشار بۆ سەر عێراق. لیژنەی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق فشارەکانی تورکیای بۆ سەر عێراق ئاشکرا کرد و ڕایگەیاند. تورکیا دەیەوێت کەمکردنەوەی ئاستی ئاوی هەردوو ڕووباری دیجلە و فرات وەک کارتێکی گوشار دژ بە عێراق بەکاربهێنێت. ئاماژەی بۆ ئەوەش کرد تاکە هۆکاریش ڕازیکردنی عێراقە بۆی تورکیا بێتە خاکەکەی و هێرش بکاتە سەرپارتی کرێکارانی کوردستان. عەلی بەدیری ئەندامی لیژنەی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا باسی لەوەش کرد لەگەڵ ئەوەی تورکیا ساڵانە بە بەهای 10 ملیار دۆلار شمەک و کاڵا هەناردەی عێراق دەکات بەڵام لەگەڵ ئەوەشدا دەیەوێت کارتی ئاو بۆ گوشارخستنە سەر عێراق و بەدەستێنانی چەند دەستکەوتێک بەکاربهێنێت لەوانە داگیرکردنی بەشێک لە خاکی عێراق لە ڕێگەی ئۆپراسیۆنی سەربازیەوە بۆ سەرپەکەکە. لە ماوەی ڕابردووشدا ئاون زیاب و تەبێژی وەزارەتی سەرچاو ئاویەکانی عێراق ڕایگەیاندبوو لەبارەی پرسی ئاوی هەردوو ڕووباری دیجلە و فرات گفتوگۆی لێبڕاوانە لەگەڵ لایەنی تورکیدا ئەنجام دەدەن و هەوڵ دەدەن ئەو وڵاتە ڕازی بکەن ئەو ڕێکەوتنانە جێبەجێ بکات کە گەرنتی دابینکردنی پێداویستی ئاویەکانی عێراق دەکەن. بە تۆمەتی ئەوەی لە سەرگۆڕی یەکێک لە سوڵتانەکان دەستی لە پشتەوە بووە لە تورکیا داوای دادگاییکردنی سەرۆکی شارەوانی ئیستەنبوڵ دەکرێت. ڕۆژنامەی زەمانی تورکی بڵاوی کردووەتەوە داواکاری گشتی تورکیا داوای کردووە ئەکرەم ئیمام ئۆغڵۆ سەرۆکی شارەوانی ئیستەنبوڵ دادگایی بکرێت بە تۆمەتی ئەوەی کاتێک بە دەوری گۆڕی یەکێک لە سوڵتانەکانی عوسمانیدا سوڕاوەتەوە هەردوو دەستی لە پشتەوەی بووە. ڕۆژنامەکە ئاشکرای کردووە داواکاری گشتی تورکیا سوورانەوەی ئەکرەم ئیمام ئۆغڵۆی بەو شێوەیە لە سەرگۆڕی سوڵتان محەممەد فاتح بە سوکایەتیکردن بەو سوڵتانە زانیوە و داوای دادگاییکردنی دەکات. لە بەرامبەریشدا ئەکرەم ئیمام ئۆغڵۆ زۆر بە توندی دژی ئەو تۆمەتانە هاتوۆتە دەنگ و وتوێتی جێگای گاڵتەجاڕیە بەڕاوی لێکۆڵینەوە بۆ بابەتێک بکرێتەوە
کە بە یاسا وەک تاوان هەژمار نەکراوە و هیچ دەقێک نییە ئاماژەی پێ بکات. ئیمام ئۆغڵو یەکێکە لەوانەی ڕخنەیەکی زۆر لە کار و هەڵوێستەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا دەگرێت و لەو ڕۆژەوە میدیاکان گرنگیەکی زۆری پێدەدەن. پێشبینیش دەکرێت لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2023 ڕکابەری ڕەجەب تەیب ئەردۆغان بکات و چاودێرانیش پێیان وایە مەترسی ڕاستەقینە لەسەر دەرچوونەوەی ئەردۆغان دروست دەکات. بۆ ئەو مەبەستەش ئەردۆغان دەیەوێت لە ڕێگای ئەو لێکۆڵینەوە و کەیسانەوە ئاستی جەماوەری ئیمام ئۆغڵو کەم بکاتەوە. هەواڵی ڕۆژم پێشکەشکردن خواتان لەگەڵ بێت.